نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدوڵغەنی. بانگێشکردنی ومەتەکەی بەرەو ئەمنیەت. سەرداری پێغەمبەران عەلەیهی سەڵاتی وەسەلام لە نێو کەشێکی پڕ دڵنیایی و ئەمنیەتدا پارێزگاری لەو پەیامانە دەکرد کە لە پەروەردیگارەوە بۆی دەهاتن. ئەم بازنەیەشی هێندە فراوان گرتە بوو، هەموو بوونەوەرانی تێدا جێ دەبووەوە. لە هەمان کاتدا ئەم پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵاتی وەسەلام بانگی ومەتەکەیشی دەکرد تا هەمان ئاکار بکەنە سەرمەشقی ژیانیان و ئەمنیەت ببێتە پارچەیەکی دانەبراوی ژیانی کۆمەڵایەتیان. ئەستەم بوو لە پاڵیدا بچووکترین جۆری خیانەت یان غەیبەت بکرێت. لەوەها حاڵەتێکیشدا ڕاستەوخۆ بەرامبەرەکەی ئاگدار دەکردەوە و ڕێی نەدەدا تۆز و گەردی غەیبەت لە ڕۆحی بنیشێت. جارێکیان دایکی ئیمانداران حەزرەتی عایشە ڕزای خوای لێبێ لە ئازدی منێکدا وتی: چمکەی کراسیە و ئافرەتە چەندە درێژە. پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم بە بیستنی ئەم قسەیە یەکسەر دایکە عایشەمانی ئاگدار کردەوە و فەرمووی: ئەی عایشە، غەیبەتی ئەو ئافرەتەت کرد و لە گۆشتەکەیت خوارد. لە بۆنەیەکی تردا بە هەمان شێوە ئەو هاوڵەی ئاگدار کردەوە کە قسەی بە ماعیز وت. هەموو ئەمانە لە کانگای ئەمنیەتی ئەو زاتەوە سەرچاوەیان گرتە بوو. ئەوە بوو بەردەوام ئەم دوعایی دەخوێند و ئامۆژگاری ئومەتەکەیشی دەکرد کە بیخوێنن: اللهم إني أعوذ بك من الجوع فإنه بئس الضجيع وأعوذ بك من الخيانة فإنها بئست البطانة. پەروەردگارە، پەنات پێدەگرم لە برسێتی، چونکە بەڕاستی هاوڕێیەکی خراپە. پەناشت پێدەگرم لە خیانەت، چونکە بەڕاستی هاودەمێکی بەدکارە. بەڵێ، پاراستنی ئەمانەت چەندە گرنگ بێ، دوورگیریش لە خیانەت ئەوەندە گرنگە، لە ڕاستیدا هەر یەکێکیان داخوازی ئەوی تریانە. ئەم دەربڕینە داچڵەکێنەرەی کە ئێساش دەیخوێنینەوە هەر تایبەتە بەو دەرحەق بەو کەسانە فەرمیەتی کە پەیمان نابەنە سەر و دەستیان داوەتە خیانەت. إذا جمع الله الأولين والآخرين يوم القيامة يرفع لكل غادر لواء فقيل هذه غدرة فلان بن فلان. لروجي دوائیدا کاتێک خوای باڵا دەست پێشینە و پاشینەکان کۆ دەکاتەوە، بۆ هەر خیانەتکارێک ئاڵایەک بەرز دەکاتەوە و دەوترێت: ئەمە ناپاکیەکەی فڵانی کوڕی فیسارە. پێغەمبەری سەروەرمان عەلەیهی سەڵاتی وەسەلام دارای ڕۆحێکی ئەوتۆ بوو کە بەڕووی هەموو خراپە و چەوتێکدا داخرا و سەرمۆرکراو بوو. لە بەرامبەریشدا بەڕووی بچووکترین چاکەدا، تەنانەت ئەوانەش کە بەلاوەچی دادەنرێن، دەواازەکانی ناخی خستە بووە سەرپشت و هەموو هەستان و دانیشتێکی تەژی بوو لە هەستی چاکەخوازی. تەواوی ژیانی مبارەکی لە نێو کەشتی دڵنیایی و متمانەدا بەسەر برد. جا بۆیە مرۆڤایەتیش متمانەی پێکرد و پشتی پێبەست. ئەو بەدبەختانەشی پشتیان تێکرد، هەڵخەڵەتان و هەر لە ڕێدا پەچیان کەوت. بەڵام ئەو بە وێنەی فریشتەی پارێزەر هەمیشە لە خەمی ئومەتەکەیدا بوو. ئەوە تا هەرچێ هەر کاتێ لە هەر هەلو مەرجێکدا لە دەرگای ئەو سەروەرەی دابێ هەموو جارێک دەنجی لە بەیکەی لێەوە بیستووە. هەروەک چۆن حەزرەت مرۆڤێکی متمانە پێکراو بوو، خۆیشی هەر بەو جۆرە متمانەی ڕەهای بەخوای گەورە هەبوو، لە هەموو جوڵەیەکیدا پشتی پێدەبەست. متمانە و تەوەکل بریتیە لە عروج و بڵندبوونەوەی ئەمانەت لە پێغەمبەرەوە بۆ خوای گەورە. نازڵبوونی ئەمانەتیش لەلایەن خوای گەورەوە لەسەر شێوەی ئەمنیەت و دڵنیایی لە پێغەمبەری خوادا ڕەنجی دەدایەوە. جا بە یەکگرتنی کۆتاییەکانی ئەم دوو کەوانەیە متمانە و دڵنیایی هەمەچی و سەرتاسەری بەرپا دەبوو. سەرجەم پێغەمبەران عەلەیهی سەڵاتی وەسەلام بەم خەسڵەتە تەوەکل و متمانە بە پەروەردیگار سەرفراز کراون. ئەمەش خۆی لە خۆیدا یەکێکە لە تایبەتمەندیە دانەبراوەکانی ئەو کەسایەتیە ناوازانە. قورئانی پیرۆز لەم ئاەتانەی خوارەوە ئاماژە بۆ ئەم ڕاستی دەکات و دەفەرموێ: واتل عليهم نبأ نوح إذ قال لقومه يا قوم إن كان كبر عليكم مقامي وتذكيري بآيات الله فعلى الله توكلت فأجمعوا أمركم وشركاءكم ثم لا
يكن أمركم عليكم غمة ثم اقضوا إلي ولا تنظرون. ئەی پێغەمبەر، پوختەی بەسەر هاتوو هەواڵی نوحیان بەسەردا بخوێنەوە کاتێک بە قەومەکەی خۆی وت: ئەی قەومەکەم، ئەگەر ئێوە سەغڵەتن بە مانەوەی من لە ناوتاندا و یادخستنەوەی ئاەتەکانی خۆتان لاگرانە، ئەوە بزانن کە من تەنها پشتم بەو بەستووە و متمانەم هەر بەوە دەسا خۆتان و بتەکانتان و هاوبیر و باوەڕەکانتان بکەونە خۆ و ڕای خۆتان کۆبکەنەوە، نەبادا لە دواییدا گرەیەکتان لە دڵدا دروست ببێ. اینجا ئەو بڕیارەی داوتانە جێبەجێ بکەن، هیچ باکم پێتان نییە، هیچ ماوەشم مەدەنێ. حەزرەتی نوح عەلەیهی سەلام متمانە و تەوەکولی تەواوی بەخوای گەورە هەبوو، هەر بۆیە لە ڕووی تێگرای گرۆی بێباوەڕاندا دەوەستایەوە و بوێرانە دەیفەرموو: ئەگەر مانەوەم هەڵوێست و پێگەکەم و گەیاندنی فەرمانەکانی پەروەردیگارتان بەلاوە قورسە و پێتان قبول ناکرێ، ئەوە مەوەستن چیتان لەدەست دێ بیکەن، وا منیش پەنام بردە بەرخوا و پشتم بەو بەست. ئیتر ئەوە من و ئەوەش ئێوە بە خۆتان و ئاپۆڕەی دەورتانەوە، منیش بەس خۆم، بەڵام دڵنیا بن کە خوای گەورە لە بەرامبەر ئێوەدا زایام ناکات. جا ئێستا کۆ ببنەوە و بکەونە ڕاوێژ و پلانی جۆراوجۆر لە دژم دابڕێژن، کاتێک بەم کارە شەڵدەستن گشت یاریدەدەر و هاوبەش و ئەوانەشی کە بە دەنگتانەوە دێن بانگ بکەن و لە دەوری خۆتان کۆیان بکەنەوە. ئەمە بکەن، نەبادا دواتر لە ناختاندا گرەیەک دروست ببێت و بڵێن خۆزگە فلانەشتیشمان بکردایە، چیتان بە خەیاڵدا دێ و لە تواناتاندا هەیە بیکەن. ئەمە منم، هەرچی لە ئێوەوە دێ بابێ. کاتێک حەزرەتی نوح عەلەیهی سەلام ئەم فەرمایشتانەی دەفەرموو، لەو پەڕی تەوەکول و متمانەدا بوو بە پەروەردیگاری، دڵنیا بوو کە خوای گەورە دەیپارێزێ. ئەگەرچی بە تەواوی نازانین ژمارەی ئەو کەسانە چەند بوو کە سواری کەشتەکەی بوون، بەڵام بە دڵنیاییەوە دەزانین کە چەندین پێغەمبەر بە حەزرەتی ئیبراهیمیشەوە عەلەیهی سەلام لە وەچەی ئەوەوە هاتوون، چونکە قورآنی پیرۆز حەزرەتی ئیبراهیم لە نەتەوەی ئەو هەژمار دەکات و دەفەرموێ: وَإِنَّ مِن شِيعَتِهِ لَإِبْرَاهِيمَ. بێگومان ئیبراهیمیش لە نەتەوەی نوح بوو. ڕەوش و ڕووداوەکانی حەزرەتی ئیبراهیمیش عەلەیهی سەلام تەسلیمیەت و تەوەکولمان بەم شێوەیە بۆ وێنا دەکات. قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه إذ قالوا لقومهم إنا براء منكم ومما تعبدون من دون الله كفرنا بكم وبدا بيننا وبينكم العداوة والبغضاء أبدا حتى تؤمنوا بالله وحده إلا قول إبراهيم لأبيه لأستغفرن لك وما أملك لك من الله من شيء ربنا عليك توكلنا وإليك أنبنا وإليك المصير. بەڕاستی لە حەزرەتی ئیبراهیم و ئەوانەی لەگەڵی دابوون سەرمەشق و نمونەی چاکەیە بۆتان. ئەوان بە گەلەکەی خۆیانیان وت: بەڕاستی ئێمە لە ئێوەش و لەو شتانش کە جگە لە خوای باڵادەست دەیان پەرستن دوور و بەرین، هەر ناشتان ناسین، هەتا ئەو کاتەی باوەڕ دەهێنن بە خوای تاک و تەنها. لە نێوان ئێمە و ئێوەدا دوژمنایەتی و ڕقێکی بەردەوام لە ئارادایە. جگە لەو بەڵێنەی کە ئیبراهیم دای بە باوکی و وتی: بێگومان داوای لێخۆشبوونت بۆ دەکەم، بەڵام توانای پشگیریم نییە لە هیچ شتێک کە لەلایەن خواوە بەسەر تابێت. اینجا وتیان: ئەی پەروەردیگارمان، پشتمان بە تۆ بەستووە و ڕوومان کردووەتە تۆ، گەڕانەوەشمان هەر بۆ لای تۆیە. بەڵێ، حەزرەتی ئیبراهیم و ئەوانش کە لەگەڵی دابوون لە دژی کوفر یاخی بوون و لە ڕووی کافران داوەستانەوە وتیان: ئێمە فەرسەخ لەو شتانە دوورین کە جگە لە خوای گەورە دەپەرستن. ئێوە و سەرجەم ملهوڕەکانیشمان وەلاناوە، هەرچی دوژمنایەتی نێوانیشمانە تا دێت پەرە دەسێنێت. جاخۆ لە ڕاستیدا ئەم دوژمنایەتی هەر لە سەردەمی حەزرەتی ئادەم عەلەیهی سەلام تاوەکو ڕۆژگاری ئەمڕۆ هەر بەردەوام بوو. ئیمان و کوفر
هەر لە یەکەم ڕۆژیانەوە دوژمنی یەکتری بوون و مەحاڵە لە یەک شوێندا جێیان ببێتەوە. بۆیە بە دڵنیاییەوە کوفر بەرۆکی ئیمان دەگرێ و چاوی پێی هەڵنایەت. ئاخر نەیاریکردنی ئیمان لە سروشدا پنجی داکوتاوە. بەڵێ دیدەی شەمشەمە کوێرایی دادێ بەڕووناچی، جا لەبەر ئەوەی چاوی کوفر ڕانەهاتوە بەڕووناچی، ئەوە بە وێنەی شەمشەمە کوێرە بە نووری ئیمان و پێغەمبەرایەتی بێزار دەبێت. هەروەها ڕاشی گەیاند کە هەتا ئێوەش وەک ئێمە باوەڕ نەهێنن بە خوای گەورە و پشت بەو نەبەستن، هەرگیز دوژمنایەتی نێوانمان دوایی نایەت. هۆکاری ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ماهیەتی کوفر لەگەڵ گومڕایی و سارد و سڕیدا شێڵدراوە. بابای کافر بە چاوی دوژمنایەتیەوە دەڕوانێتە بوونەوەرە. هەرچی ڕۆحی مرۆڤی ئیمانداریشە کانگەی مرۆڤایەتی و دۆستایەتیە. ئیماندار بە پێچەوانەی کافرەوە گەردوون بە لانکەی برایەتی بەدیهێنراوان دەبینێت. هەمیشە لە هەوڵی گەڕانیدایە بە دوای دۆزینەوەی خاڵی پێکگەیشتن و سازاندنی کەشێکی گفتوگۆ ئامێز لەگەڵ هەموواندا، لە کاتێکدا کە ئەمە حاڵی ئیماندارە کەچی کافر چێژ لە شەرفرۆشتن و تێکدان وەردەگرێت. جابەهاتنی ئەو ڕۆژەی کە تیایدا هەمووان باوەڕ بەخوای گەورە دەهێن و مەشغەڵی ئیمان لە ناخیاندا دادەگیرسێ، ئاشتەوایی و ئارامێکی گشتگیر باڵ بەسەر هەموو لایەکاندا دەکێشێ. چاوەڕوانکردنی ئەم ئاشتەواییەش لە کوفر و کافران جگە لە خەفڵەت و ساویرکەی چیتر نییە، چونکە کوفر بەدەر لە پێکدادانی گەل و نەتەوەکان شتێکی تری پێ نییە تا پێشکەشی مرۆڤایەتی بکات. هەر بۆیە قورئانی پیرۆز وتەکانی حەزرەتی ئیبراهیم کە بە باوکی وتووە وەک حاڵەتێکی تایبەت باز دەکات. قسەکەی حەزرەتی ئیبراهیمیش تەنها ئاوات و خواستێک بوو لە بەزەی و سۆزە بێ ئەندازەکەیەوە سەر چاوەی گرتە بوو. وێڕێ ئەمەش ڕاستەوخۆ بە دوایدا زۆر بەڕوونی دەری بڕی کە لە بارەگەی پەروەردیگاردا هیچ شتێکی لەدەست نایە بۆ باوکی. لە پاش ئەمەش متمانە و تەوەکولی کامڵی خۆی دووپات کردەوە و فەرمووی پشتمان بە تۆوە بەسووە و ڕوومان کردوێتە تۆ. بەڵێ ئەگەر بە وردی بڕوانی نەژیانی پێغەمبەران ئەوە بۆمان دەردەکەوێت کە تەوەکول و پشتبەستن بەخوای گەورە لەواندا لە ترۆپکدایە. تەوەکولی ئەوان هەرگیز هاوشێوەی تەوەکول و پشت ئەستوری کەسانی ئاسایی نییە، چ جای ئەوەی ئەم تەوەکولە تەوەکولی سەرداری پێغەمبەران بێ. بەڵێ تەوەکولی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە چاو پێغەمبەرانی تردا دارایی فراوانی و قوڵیەکی تایبەتترە. بەر لە هەموو شتێ پەروەردیگاری فێری کردبوو کە بڵێ حەسبی الله، ئیتر پێغەمبەری خوش عەلەیهی سەڵاتی وەسەلام سەر تاپای ژیانی لە نێو دڵنیایی و متمانە و تەوەکولدا بەسەر برد. جێی تێڕامانە کاتێک کەسێکی قارەمان و بەجەرجی وەک حەیدەری کەڕار حەزرەتی عەلی دەفەرموێ کاتێک لە جەنگدا زۆرمان بۆ دەهات و ترسمان لێدەنیشت، دەست بە جێپەنامان بۆ پێغەمبەری خوا دەبرد. ئیتر بەم شێوەیە خۆمان لە دڵنیاییدا دەبینیەوە. نوری نەمر